ئەزیزان کۆمەلگایەکی دروست لەسەر کۆمەڵێک پای گرنگ و با بڵین کاریگەر وەستاوە کە بێگومانە مەش کاریگەری کاتە سەر سرجەم لایەنەکانی ئەو کۆمەلگایە ئەوە بێگومان هەر تاکێک هەر کۆمەڵەیەک هەر با بڵین پێکهاتێکی کۆمەلگا بۆ خۆی لە کۆمەڵێک شت پێک دێ هەر کاتێک ئەم پایانە تێکچوو ئەوە کاریگەریە کاتە سەر گرفتی زۆر جیاواز لە کۆمەلگادا بەنمونە گرفتی ئابووری سیاسی کۆمەڵایەتی هەڵەشانەوەی خێزان نەبوونی کاروە ئەو مەترسیانی کە بینیومانەوە بێگومان چەندین هەوڵ و دەستیش هەبووە کە ئێمە لە ماوەی ڕابردوودا بینیومانە بۆ سەر کۆمەلگای کوردی کە ئێمە کۆمەلگایەکین خاوەنی ئاینی پیرۆزی ئیسلامین سەرڕاوی کە ئاینی پیرۆزی ئیسلامیشمان هەیە خۆشمان خاوەنی کۆمەڵێکدا بوونەریتی جوان بووین تێکەڵ بە ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە خێزانێکی پتەومان هەبوو پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان باش بووەوە تاکەکانی زۆر بەخەم یەکترەوە بوون بەڵام بەداخەوە ئەو ڕەوتە فکریانەی کە بەدەستی کۆمەڵە کەس ئەهێنرێتە ناو کۆمەلگایەمەوە هۆکار و لێکەوتەی زۆر خراپی هەبووە لەسەر کۆمەلگا بۆیە لە زۆر لایەنەوە هەوڵدراوە بۆی کە کۆمەلگای کوردی بگەڕێنرێتەوە بۆ ڕسەنایەتی و بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەو بنەما جوانانەی کە خوای گەورە بووی داناوین و پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ وەسیەتی کردووە پێمان کە ئەنجامی بدەین بێگومان یەکێکیش لەو خانمانی کە کاریگەری هەبووە پێشتر لە خولەکانی پێشوو پەرلەماندا یەکێک بۆ لەوانی کە لە زۆرێک لە بابەتە کۆمەڵایەتیەکانە دەنگی هەبووە لەسەر ئەو یاسانی کە دژی خێزان و کۆمەلگای کوردەواری بۆ خاتۆ ڕووپاک ئەحمەدەوە ئێستاش ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانایە بوو گفتوگۆکردنی زیاتر لە سەبارەت بە بابەتەکە خاتۆ ڕووپاک سڵای خوات لێ بێتەوە کاتت باش باسێک لەوە بکەین مەبەستمان چییە لە پای کۆمەڵایەتی بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاس بۆ دەرفەتا خۆشحاڵم کە لەگەڵ ئێوەم بەو بەیانیە و لەو بەرنامە جوانە ئەگەر بین باسی کۆمەڵگەی کوردەواری بکەین و لە ماوەی ڕابردوو لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو کۆمەڵگەی کوردەواری چی لێ بەسەر هاتووە چ پلانێک هەبووە دژی ئەو کۆمەڵگەی و دژی ئەوەی کە ئەخلاقی ئەو کۆمەڵگەیە بەرە ئەوە ببەری کە ئەوەی کە شانازیمان پێوێ دەکرد لە کۆمەڵگەی کوردی نەمێنێ ئەوە یەکەم پایەی بەهێزی کۆمەڵگایەک چییە خێزانە بە تایبەت کۆمەڵگەی کوردی ئێمە بەڕاستی چەند گرنگی بەوە بدەین کە خێزانەکانمان خێزانی تۆکمە بن خێزانەکانمان خێزانانێک بن کە سەرۆکی عائیلە ڕئیسی عائیلە گەورەی عائیلە هەبێ لە ماڵووە قسەکەر بێ و بڕیار بەدەست بێ بەڵام بڕیار بەدەستێک کە بەڕاستی شەرعیانە بجوولێتەوە ئەوەی کە هەموو تاکەکانی ئەو خێزانە چ مافێک هەیە پێیان بدا ئەوەیش کە شەرع بۆی دیاری کردوین ئەوە جێبەجێ بکەوە جوانترین خێزانمان دەبێ و یەکێک لە پایەکانی بەهێزی کۆمەڵگەیەک بە قووەتی و تۆکمەیی خێزانە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواری لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەڕاستی پلانێکی زۆر هەبوو بۆ ئەوەی کە خێزانمان بەرەو لێک هەڵوەشانەوە ببن بەشێکی زۆریشی ئەو پلانانە سەری گرتووە لەوانەیە خەڵکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ هەستیان بە پلانەکە نەکردبێ بەڵام بەناڕاستەوخۆ ئێستا دەبینین ڕێژەی جیابوونەوە لە دادگاکان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە ڕێژەی کوڕان و کچان لە تەمەنی 18 ساڵ و سەر و تەمەنی 18 ساڵ کە داوای ئەوە دەکەن بە تەنیا بژین زۆر ڕوو لە زیادبوونە بەلا ڕێدابردنی گەنجانمان زۆر ڕوو لە زیادبوونە وە ڕێزگرتنی گەورە و دایک و باوک ینی ئێستا بەڕاستی وای لێ هاتووە لە حاڵەتەوە بۆتە دیاردا کە کچ بەناوی ئەوەی کە من ئازادم دەبێ بڕیار بەدەستی خۆم بم ڕێز لە بڕیاری باوچی و هەروەها ئامۆژگاریەکانی باوچی ناگرێت وە بە هەمان شێوە دایکیشی چونکە وای لێ هاتووە بەڕاستی لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان کار لەسەر ئەوە دەکرێت کە هەر منداڵێک لەسەر و تەمەن 18 ساڵ خوار تەمەن 18 ساڵ ئەگەر ناڕازی بوو لە ئەدای دایک و باوچی دەتوانێت سکاڵا تۆمار بکێ هەر لە ماوەی ڕابردوو ماوەی ڕێکخراو هەبووە بە قوتابخانەکاندا گەڕاوە ڕقەمێکی ژمارەیەکی هێڵی گەرمی بە قوتابیان داوە کە هەر قوتابیەک جاوە طبعاً لە قوتابخانەی بنەڕەتی لە قوتابخانەی ئامادەیش هەبووە ئەو ڕێکخراوە گەڕاوە بەناو قوتابخانەکاندا پێی گوتون هەر قوتابیەک ئەگەر
سکاڵای لەسەر باوکی هەبوو یان دایکی هەبوو ئەو دەتوانێت پەیوەندی بەو هێڵی گەرمە بەو ژمارەیەوە بکات. بەداخەوە لە هەرێمی کوردستان بگەینە ئەو ئاستەی کە ئێمە بین منداڵانمان لە دایک و باوکیان هان بدەین. باشە چ کەسێک ئەوەندەی دایک و باوک بۆ منداڵەکانی دڵسۆزە، ینی ئەگەر مامەڵەیەکی تونند و تیژیش بکە هەر لە دڵسۆزیەتی. من هەموو جار قسەیەکم کردو گوتومە ئێستاش یعنی هەتا دەژمرم سوپاسی دایک و باوکم دەکەم کە لەسەر بۆ نمونە کارێک کە کردومە نەمزانیوە چاکە و خراپەی خۆم چییە و چۆنە سزایان داوم یاخود سەرزەنشتیان کردوم ئێستاش سوپاسیان دەکەم چکە ئەو ڕووپاکەی ئەو ڕۆ دروست بوو ئەنجامی ئەو سەرزەنشتی دایک و باوکمە. بەڵام بەداخەوە دەیانەوێت ئەوەش نەهێڵن. ئەوەی ئەوروپا و وڵاتانی غەرب بەدەستیەوە دەناڵێنن ئەوان دەیانەوێت چونکە ئەوان چارەسەری خۆیان پێ نەکراوە نەیانتوانیوە تا ئێستا خێزانی تۆکمە دروست بکەن بەرهەم بهێنن لەبەرەوەی هیچ یعنی مەبدەئێک نییە لە لایوان بۆیە دەیانەوێت ئەوەش لە ئێمە تێبدەن چونکە گەورەترین دەستکەوتی ئێمە لەو هەرێمە ئەو خێزانەیە کە ئێستاش ئێمە سیستەمی خێزانیە کە لە چوارچێوە ئەو سیستەمە دایک و باوک بە ئارامی دەژین وە کوڕ و کچ بە ئارامی دەژی. ئێمە بەڕاستی بڕۆ سەیری خانەی بە ساڵات چوان کە کەمترین ئێمە بەڕاستی پیر و پەککەوتە لە خانەی بە ساڵات چوانە بەشی زۆری ئەوانن کە منداڵیان نییە. بەڵام لە دەرەوە سیرکە هیچ منداڵێک دایکی ناگرێتە ئەستۆی خۆی، هیچ منداڵێک باوکی ناگرێتە ئەستۆی خۆی، هەمووی لە خانەی بە ساڵات چوان یاخود لە ماڵەکانی خۆیاندا هەیە پەککەوتەیەک هەیە 20 ڕۆژە وەفاتی کردووە کەس پێی نازانێت. بەڵام کۆمەڵگەی ئێمەوان نییە، ینی کۆمەڵگەی ئێمە بەڕاستی چونکە ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام کاریگەری زۆر لەسەر کۆمەڵگەی خۆمان هەیە بۆیە ڕێز لە گەورەگرتن بەڕاستی لە لای ئێمە مەبدەئە و هەروەها ڕێزگرتن لە دایک و باوک و مافدان بە دایک و باوک وەک ئەوەی کە شەرع بۆی داناوین ئەوە مەبدەئە لە لای ئێمە و بە هیچ زۆرێک ئێمە ڕازی نابین ناتوانین پێچەوانی ئەو مەبدەئە ئێمە ڕەفتار بکەین. بەڵام بەداخەوە ئەو ڕێکخراوانە دەیانەوێت کۆمەڵگەی ئێمە بکەنە کۆمەڵگەیەکی ساقیت و کۆمەڵگەیەک کە بەلاڕێدا بیبن و هەروە خوو ڕەوشتی نەهێڵن. بەڵام ئێمە بە توندی بەرەنگاری ئەو جۆرە ڕێکخراوانە دەبینەوە ئەو جۆرە فکرانە. خاتو ڕووپاک لەگەڵ ئەم هەموو دابوونەریت و هەروەها هەموو ئاکار و بەها کۆمەڵایەتە جوانەی لەناو کۆمەلگای کوردیدا هەیە، بۆچی هەوڵ دەدرێت کە ئەم بەها کۆمەڵایەتیانە تێک بدرێت و بەلاڕێدا بدرێت؟ هۆکار و مەبەستی پشت ئەمەوە چییە؟ بەڵێ خۆی کۆمەڵگەی کوردەواری گەورەترین شانازی کە هەیەی پێیوە بکە و عورفە جوانەیەتی کە ئێمە عورفێکی تخاون عورفێکی جوانین لە هەر کۆمەڵگەی کوردی بەگشتی وە کوردستانی عێراق بە تایبەتی. ینی پێم وایە چاویان بەو عورفە جوانە هەڵنایە و دایانەوێ ئەگەر خێزان و کۆمەلگە بە ئاقارێکدا ببن کە بەدڕەوشتی زیاتر بڵاو بێتەوە ئەخلاقی کۆمەلگەمان تێک بچێ حکومڕانان زیاتر لە سەر حکم دەمێننەوە چونکە چەند خەڵک مەشغوڵکن بەوەی کە کێشەی کۆمەڵایەتی هەبێ ئەوەندە ئەو خەڵکە ناپڕژێتە سەر ئەوەی کە بزانێ ئەوان چ جۆرە حکومڕانیەک دەکەن. بۆیەوە سیاسەتی خۆیانە نایەنەوێ کۆمەڵگەیەکی تەندروست خێزانێکی تەندروست هەبێ. بەڵام ئێمە دژی ئەوەین و بەردەوامیش کاربان کردووە لەسەر ئەوەی کە خێزانەکانمان بە تۆکمەیی بمێننەوە کۆمەڵگەمان کۆمەڵگەیەکی بەڕاستی خاوەن ئەخلاقێکی جوان بێ. خۆی لە دەوڵەتانی بیانی ئەوەی کە بەدەستیەوە دەناڵێنن خۆی حکومڕانیەکی تەندروستیان هەیە ئازادی لەوێ بەرقەرارە وە خەڵک بە ئاسوودەی دەژی. بەڵام ئەوەی بەدەستی دەناڵێنن نەبوونی عورفێکی جوانە. ئەوە تا ئێمە یعنی بۆ شانازی بۆ عورفە جوانی خۆمانەوە نەکەین. ئەوە تا وڵات هەیە هەر دەستوریەکی عورفیە. یعنی ئێستا بەریتانیا ئەو وڵاتەیە کە دەستوری نەنووسراوە ینی نەنووسراوەتەوە بە دەق و مادە و ئەوانە دەستورەکەی دەستورێکی عورفیە. ئێمە ئەو عورفە کۆمەڵایەتێ جوانەمان هەیە کە گەورەترین شانازی و دەستکەوتە یعنی بەشێکی زۆری کێشە کۆمەڵایەتیەکان لە جیاتی ئەوەی سەری دادگاکانی پێ بێشێنن عورفی کۆمەڵگەی ئێمە چارەسەری کردوون. ئەو عورفە جوانەمان بۆتە هەوێنی ئاشتی و ئارامی بە ناوی ئازادی تاکە کەسیەوە ناکرێ ئەو عورفە جوانەمان بشێوێنن. من بەردەوام گوتومە لەگەڵ ئازادیەک نیمە کە
کچ لە چوارچێوەی خێزانێک دەربهێنێ لەگەڵ ئازادیەک نیمە کوڕ لە چوارچێوەی خێزانێک دەربهێنێ دەزانی دوێنێ چیرۆکێکی زۆر تراژیدیا لە ماڵێک گوێ بیست بووم باسییان لەوە دەکرد کە کچێک ئەوانەی کە مندوو بن و کەلوپەل دەفرۆشن مندوو بن مندووبی شەریکەیەکن باسی لەوە کردی کچێک بوو هات بۆ ماڵمان کوتی بەس دەمەوێت 10 دقە ئیسراحەت کەم کوتی هەر لە بەر دەرکەی ماڵمان لەبەر دەرکەی ژوورەوە کوتی دانیشت کوتی بەس گریا بۆ حاڵی خۆی گریا کوتی دەستی بە گریانێکی وە کوتی لێم پرسی باشە بۆ دەگری و کێشەت چییە کوتی وای گوت من بەڕاستی لەگەڵ باوکم دەژیم 4 ساڵە دایکم نەماوە لەوەتەی دایکم نەماوە دوای دایکم یعنی لە کوڕێک مارە بڕام دوای ئەوە کێشە کەوتۆتە نێوان باوکم و ئەو کوڕە نە باوکم دێ هێڵە ئەو کوڕە بم گوازێتەوە نە کوڕەکەش بەڕاستی بەو شێوازە ڕەفتاری بابم ئەمنی ناوێ بۆیە ئێستا چووم بە تەنیا شوقەکم گرتووە بە تەنیا دەژیم هەموو ڕۆژێ لە بەرامبەر خواردنەکەم دەست بە گریان دەکەم دەڵم باشە چۆن دەبێ من بە تەنێ چ بکەم ینی ئەوە لە چوارچێوەی چییە ئەو کچە بۆتە قوربانی لە چوارچێوە ئەو ئازادە تاکێ کەسیە کە گوێ نەدەیە قسەی باوک و براو و ینی لە چوارچێوەی ئەوەیە کە گەنجانیان سەرگەردان کرد زۆر باشە باشە ئێمە کە باوکێک هەبێ ئەوەندە دڵسۆز بێت دەست بە سەری کچەکەیدا بێنێ بۆچی ئێمە ملکەتی بڕیارەکانی باوکمان نەبین بۆچی ملکەتی بڕیاری هاوسەرمان نەبین بۆچی ملکەتی بڕیاری دایکمان نەبین هی خوشکی گەورەمان لەنا ئەو عورفە جوانی ئێمە هەمانە هەرچی 1 ساڵ لە خۆت گەورەتر بێ عورفی کۆمەڵگەی کوردەواری ئێمە دەبێت گوێ ڕایاڵی بین ئەوانیش بە زەییان بە ئێمە دابێتەوە بۆ ئەو عورفە جوانەمان بشێوێنین لە پێنا ئەوی ئێمە ئازادی تاکە کەسیمان دەوێ و گەنجانمان سەرگەردان کە و گەنجانمان ببا لە دەرەوەی خێزان ژیان بکەن وە سەرگەردان بن و نەزانن چۆن ژیان بکەن نەخێری زۆرە تا ئازادیەمان ناوێ ئێمە ئازادیەکمان دەوێ بەڵێ خات و ڕووپاک کێن ئەو کەسانی کەم ڕەوتە فکریانە دەهێنە ناو کۆمەلگای ئێمەوە وەکێن ئەوانی کە مەترسیدارن بۆ ئەوەی کە کۆمەلگا بەم شێوازە لێ بکەن و نانەوێت خێزانێکی پتە و هەبێ لە کۆمەلگادا نانەوێت تاکەکانی باسوودەیی بژین چۆن ئێمە و کەسانە بناسیینەوە یانی ئێستا بینین خەڵک بێ هەڵوێستی هەڵبژاردووە یانێ بینین دەوترێت ئەوە لایانی دەسەڵاتن کە هەمیشە ڕۆڵیان هەبووە لە تێکدانی کۆمەلگایە کەواتە هەر تاکێک بخۆی دەبێ هۆشیار بێ کە کێیە دەست دەکاتە ناو خێزانەکەی و منداڵەکانی گەورە دەکات لەسەر ئەم ڕۆتە فکریانی کە نامۆن بە ئاینی ئیسلام نامۆن بە کۆمەلگای کوردەواری ئێمە بەڵێ خۆی دیارە دوو حیزبی دەسەڵات بەڕاستی کار لەسەر ئەوە دەکەن کە شیرازەی خێزان و کۆمەڵگەمان تێک بدەن وەکوم بۆم باس کردی ئەوان ڕاستەخۆ لەوانەیە ئەوە نەکەن بەڵام لە ڕێی ڕێکخراوێک لە ڕێی کەسایەتیەکی ناو سۆشیال میدیا لە ڕێی گروپێک دێ ئەو کارە دەکا بە نمونە ئێمە چەندین ڕێکخراومان لە هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 ڕێکخراومان لە هەرێمی کوردستان هەیە ڕێکخراو هەیە لە ژێر ناونیشانێک مۆڵەتی وەرگرتووە بەڵام کاری بەدڕەوشتکردنی خەڵکە ڕێکخراو هەیە کاری مولحیدکردنی خەڵکە کە خۆشبەختانە ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە خولی ڕابردوو ئەو ڕێکخراوان بەشێکیمان بە هەوڵ و هیممەتمان بەشێکیمان داخست کەسایەتی هەیە کەسایەتی ناو سۆشیال میدیا کە دەسەڵات دەستی لە پشت دەدا و هاوکاری دەکا و سەپۆرتی دەکا ئەو کەسایەتی دەبێتە کەسایەتیەک کە لە ناو کورد و گەنجانمان خەڵک سەیری دەکا و دەبێتە پێشڕەوێک کە کەسی زۆر بێسوود بۆ کۆمەڵگە کەسایەتیەکن کە تەنها کاریان ئەوەیە کە بە گەنجانمان بڵێن ژیان تەنها بریتێ لە کات بەسەربردنێکی بێسوود و گەنجێک دروست بکە کە گەنجی بەڕاستی سوود بەخش نەبێ و هیچ ئەهەمیەتی خوێندن و ڕەوشتی بەرز نەهێڵن ئەو کەسایەتیانە ئێستا زۆرن لە سۆشیال میدیا دەستیان لە پشت دەردرێ و حیزبی دەسەڵات بەڕاستی هاوکاریان دەکات من یەک لەو کەسایەتیانە بەڕاستی پێیجێکی زۆر بەناوبانگی هەبوو لە ئینستاگرام و سناپچات کە سەیری کارەکانیم کرد بەڕاستی زۆر نامۆ بوون بە کۆمەڵگەی کوردەواری بۆیە هەوڵمدا بە داخستنی پێیجەکەی و هەوڵەکەم سەری کرد بەڕاستی چونکە ئێمە لەو باوەڕەداین کە ئەو کەسایەتیانە خۆشیان قوربانین چونکە دوجار حیزبی دەسەڵات هەتا ئەو کاتە کاری پێەتی کە ئیشەکەی خۆی پێتەواو دەکا دوای ئەوە
هەر ئاوڕشی لێ ناداتەوە و گروپ هەیە گروپ ینی ئەو گروپە حیزبی دەسەڵات خۆی بەڕاستی لە ڕێی پشگیریکردن دروستی کردوون و کاریان تەنها بەلا ڕێدابردننی عقلیەتی گەنجانمانە و ئەو هەموو بۆ نمونە کچە مۆدێلەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەلێ شاو دەهێنرێت هەرێمی کوردستان کە کورد نین یاخود کوردی پارچەکانی کەن دەهێنرێن لێرە بەڕاستی کاری بەدڕەوشتیان پێدەکرێت چونکە دەزانن کە کۆمەڵگەی کوردەواری کچانێک قبول ناکە کە کاری بەدڕەوشتێ بکەن کوڕانێک قبول ناکە بۆیە ناچار لە دەرەوە خەڵکمان بۆ هاوردە دەکەن و خەڵکمان بۆ دەهێنن بۆیە ئێمە بەڕاستی دژی ئەوانە هەمووی وەستاوینەتەوە و کارمان کردووە و بەشێکی زۆری کارەکانمان بەرهەمدار بووە ئێمە بەڕاستی پێمان وایە ئەوانەش ئەو جۆرە کسانەش ئەو گەنجانەش هەمویان قوربانین ئەوانە بە پێدانی تۆزێک تەماح لە پارە هەڵخەڵەتاون قوربانی دەستی ئەو زۆڵ مستەمەن ئەو دەسەڵاتن خۆی ئەگە دەسەڵات دەستی نەبێ بۆچی ڕێگری ناکات بۆچی دەهێڵێ کە ئەو کچە مۆدێلانە بەناو کچە مۆدێل یاخود ئەو کەسایەتیانە بێن ببنە پێشڕەوی گەنجانی ئێمە خۆی ئێمە گە بمانەیە کۆمەڵگەیەکی تەندروست بێ دەبێ گەنجانمان گەنجانی سوودبەخش بن دەبێت پرۆژە و پلانمان هەبێ هەر نییە لە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە بەڕێوەبەرایەتیمان هەیە کە پەرە بە توانای گەنجان بدا بەڵام کوا سیمیناریان کوا کۆڕیان کوا کۆبوونەوەیان کوا دەورات و خولیان بۆ گەنجانمان کوا فێرکردنی میهنەیەک بۆ گەنجانمان بۆیە گەنجانمان بەڕاستی لە هەرێمی کوردستان کە دەبینن ناتوان ڕۆڵەکانی ڕۆڵی خۆیان ببین لە هەرێمی کوردستان خۆیان نابیننەوە لە هیچ گۆشەیەک لە هەرێمی کوردستان ناچار سەر هەڵدەگرن و ئەو توانە مرۆیە جوانەمان دەچێت بۆ هەندەران و لە وڵاتێک ئەو توانە مرۆیە جوانە پێشکەش بە وڵاتە دەکات. زۆر باشە خاتو ڕووپاک بەوەی کە لە هەموو لایەنەکەوە هەوڵی تێکدانی بەها کۆمەڵاتەکان دەدرێت و هەوڵی بەلا ڕێدابردننی گەنجان دەدرێت پێویستە خێزانەکان چۆن هەڵسوکە بکەن و ڕێگری بکەن لەوەی کە تاکانی ناو خێزانەکانیان بەلا ڕێدا نەبرێت و سریان لێ نەشێوێنرێت. بەڵێ لە بەرامبەر ئەوەی کە ئەو هەموو پلانە هەیە لە دژی خێزان بەڵام ئێمە بەڕاستی کۆمەڵێک دەستگامان هەیە کە هەر لە منداڵیەوە منداڵەکانمان وا پەروەردە دەکەین ئەوەی کە دێ بۆ ئەو دەستگایانەوە پەروەردەیان دەکەین کە منداڵی سوودبەخش بن و ئاکار و خوڕەوشتی جوانیان فێر دەکەین ئێمە ئەوتە دەستگای نوێری حیکمەمان هەیە ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی تر کە لە چوارچێوەی حیزبن ڕێکخراوی قوتابیانمان هەیە لاوانمان هەیە کە بەردەوامین لە کردنەوەی دەورات و خول و سیمینار و وا دەستگای نوێری حیکمامان هەیە جیا لەوەی کە دەرسی قورئان دەخوێنن دەوراتی هۆشیاری دەکەنەوە دەورات بەڕاستی ئاکار و ڕەوشتی جوان دەکەنەوە هەم لە پشووی هاوین هەم خولی درێژخایەن و هەروەها دەرسی درێژخایەن کۆمەڵە لە بەرامبەر ئەوەدا کۆمەڵێک نەوە بەڕاستی تا ئێستا پێگەیشتون هەر بوونەتە مامۆستا لەو سەنتەرانەش بۆیە داوا لە خێزانەکان دەکەین کە منداڵەکانیان هەر لە منداڵیەوە فێرە علومی شەرعی و هەروەها دەرس و دراسەتی ئیسلامی و پەروەردەی ئیسلامی بکەن بۆ ئەوەی بە دوور بن لەو هەموو پلانەی کە لە دژی کۆمەڵگەی ئێمە هەیە چونکە بەڕاستی هەتاوەکو نەگەیە ئەو موسساتانەی کە وەکو پەرلەمانە حکوومەتە یاخود ئەنجومەنی دادوەریە لەوێوە یاخود هەتا کاروبار تێکەڵی کاروباری ڕۆژانەی خەڵک نەبی نازانی کە چ پلانێک هەیە هەتاوەکو بەڕێوەبەرایەتی چاکسازی منداڵان و نەوجەوانان و ئافرەتان نەبینی نازانی چ جۆرە جەریمەیەک منداڵی 9 ساڵ دەیکات کە نازانێت چاکە و خراپەی خۆی چییە و ئێستا حکم دراوە لە چاکسازیەکان 9 ساڵ 10 ساڵ 12 ساڵ هەتا پێش 18 ساڵ و هەتاوەکو نەچێوێ نازانی کچانێک لەسەر کۆمەڵێک تاوان و جەریمە دەستگیرکراون کە تەمەنیان بچووکە ئافرەتانێک کە گیرۆدەی دەستی ئەو ڕێکخراوانە بوون گیراون و جەریمەیان کردووە ئەمە بەڕاستی ئەوانە هەموو چیرۆکی ناخەژێنن و یاخود خانەی داڵدەدانی ئافرەتانێکی لێ هەمووی قوربانی دەستی ئەو جۆرە ڕێکخرا و کەسایەتیانن کە کۆمەڵگەمان بەلاڕێدا دەبن من زۆر جار گوتومە باشە
ئێوە هەر دەڵێن بە ئافرەت کچانمان بێن ئازاد بن، بەڵام دوای ئەوەی کە ئازاد بوون ڕوبەڕووی کۆمەڵێک کار و کردەوە بوونەوە و کردیان، دوای ئەوە چارەسەرتان چییە بۆیان؟ هیچ چارەسەرێکیان نییە. ئەوانە سەرنجام دەبێت بچنە خانەی داڵدەدان یان سەرنجام دەکوژرێن. ئێمە کەسایەتی سۆسیال میدیامان بینی کچی بە 3 شەو بردبوو لەگەڵ خۆی و بۆی کاری ڕەوشتی لەگەڵ بکە کەنەی کردبوو کچەکە بۆ قوربانی و لە چەند قاتێک فڕادرا خوارەوە هەمومان بینیمان بە چاوی خۆمان. ئەو هەموو قوربانیە خود کە بە کچێک دەڵێ ئازاد بۆ گوێ بە قسەی کەزمەدا، بەڵام سبەی ڕۆژێ برایەکەی هات ئەوەی قبول نەکرد و کوشتی و بۆ قوربانی کووە چ وەڵامێکت پێ؟ تەنها بە پشگیری و پشتیوانی ئەمە دەچێتە سەر تۆگە و کچەت کردە قوربانی و ژیانت لێ سندەوە چ پشگیریەکی دەکەی؟ بۆیە بەڕاستی ئەمە نامانەوەیەک پەروەردە ببێ نامەوە بێ بە خێزانی کوردی، نامۆ بێ بە کۆمەڵگەی کوردی نەخێر. دەمانەوێت خێزانێکی تۆکمە هەبێ لە هەرێمی کوردستان، بۆی کۆمەڵگایەکەشمان کۆمەڵگایەکی تۆکمە بێ، بۆی کۆمەڵگایەکەمان کۆمەڵگایەکی بەرهەمدار بێت. خاتوڕپاک ئەو پرسیارە بکەم لە کۆتاییە کە ئایا هیچ دەرفەتێک هەیە بۆ ئەوەی کە تاک بە تاکی کۆمەلگا کە هەرێکێکمان بەرپرسیارەتیمان هەیە ناو کۆمەلگادا و کاریگەریمان هەیە لەسەر ئایندەی خۆمان لەسەر ئایندەینەوەکانمان کە گۆڕانکاریەک بکەین یەک و تا چەندێک ئەو گۆڕانکاریە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بتوانینەوەیکی باش پێ بگەین بۆ پێکە زۆرێک بێدەنگی هەڵەبژێرن یاوە تا ناڕاستەوخۆ لایەنگری ئەو کەسانە دەکەن و پیان وایە کەسانێکی باشن و سوودیان هەیە بۆ کۆمەلگاوە، بەڵام ئێمە پێچەوانەکەیمان بینیوە ڕەنگە ئەگەر کەسێک هەستی پێ نەکرد بێ ئەوە لە ڕێگەی ئێوە کە ئەزمونێکی باشتان هەیە لەگەڵ هەموو ئەو کەیساتانەی کە پێشتر بینی وتانە هەموو ئەو ناوەندانی کە باست کردوە سەردانت کردوە چەندین کێشەی گەورە هەبووە لەوێ. بەڵێ ئێمە بەڕاستی هیوامان بە گۆڕانکاری هەیە لەبەر ئەوەی ئێمە بەرەنگاری ئەو جۆرە ڕێکخراوانە و هەروەها ئەو جۆرە کەسایەتیانە بووینەتەوە و بەرەنگاریش دەبینەوە و بەڕاستی حتا توانامان هەبێ ناهێڵین کۆمەڵگەی کوردی وایە بەلاڕێدا بچێ. من سەردانی خانەی داڵدەدانم کرد، کچێک لەوێ بوو تەنها لەبەر ئەوەی کە بە گوێی داچرپا بوو یاخود گوێی زۆر لەوە بوو کە کچ دەبێ ئازاد بێ، پەیوەندی سۆزداری لەگەڵ کوڕێک بەستە بوو. دوای ئەوەی کوڕەکە کە بەڕاستی کچینی لێ سندبەوە کوڕەکە ڕۆیشت بوو بۆ هەندەران و ئەو کچە ینی جوان نییە وشەیەک بەڵام لێرە بەرەڵای کردبوو و ئەو کچە دوای ئەوەی کە کوڕەکە ڕۆیشت بوو نەیتوانی بوو بچێتەوە ماڵی باوچی. بۆیە چەند ساڵە لە خانەی داڵدەدانە 6 ساڵ 7 ساڵە بە حسرەتی ئەوەیە یەک جار چاوی بە دایکی بکەوێتەوە، بە حسرەتی ئەوەیە یەک جار لە چوارچێوەی خێزانێک دابێ و هەروە نیوەڕۆیان و ئێواران لەسەر سفرێ ئەو خێزانە کۆ بێتەوە. باشە ئەو کچە گوناحی چییە کە کەوتۆتە دوای بانگەشەی ئێوە کە باسی ئازادی تاکە کەسی دەکەن؟ چۆن ئێمە ئازادیەکمان بوێ کە کچ مەحڕوم بکە لە ماڵی باوچی یاخود لە ماڵی هاوسەری لێ خیانەتی هاوسەری کردووە و ئەو کەسێک کە خیانەتی لەگەڵ کردووە ئەو کەسە بەجێ هێشتووە. 3 منداڵ ئێستا بێ دایک و باوک بوون، پیاوەکەی لەسەر ئەوە کوژراوە، خۆی لە خانەی داڵدەدانە 3 منداڵی هەیە، هیچ سۆراقی منداڵەکانی نازانێ منداڵەکانی لە شوێن. ئێمە ئەو ئازادیەمان ناوێ، ئێمە باسی ئازادیەک دەکەین کە ئازادی بیر و ڕابێ و ئازادی ڕادەربڕین بێ و ئینسان کە بۆ نمونە ئینتیمای بۆ حیزبێک لایەنێک بوو ئازادی پێ بدرێ، نەک ئازادی بشێوێنین لەبەر ئەو ئازادیە نەهێڵین لە پێناوی ئەوەی کە ئەو ئازادیە نەهێڵین بین گەنجانمان بەلاڕێدا بین، خێزانەکانمان هەڵوەشێنینەوە. ئێمە لەگەڵ ئەوە نین، ئێمە لەگەڵ ئەوەین کە خێزانمان خێزانی تۆکمە بێ و هەروەها خێزانەکانمان و تاکەکانی ناو خێزانەکانمان لە دەربڕینی بیر و ڕا ئازاد بن. نەک ئازادی ئێمە لەوە دەمانەوێت کە لەسەر کۆمنت نووسینێک تا ئێستاش خەڵک دەستگیر دەکرێت ئازاد بێ کە کۆمنت بنووسێ، ئازاد بێ کە بەو دەسەڵاتە بڵێ با بڕوخێن لەبەرەوەی 33 ساڵە خەڵک دەچەوسێنەوە، نەک ئازاد بێ لەوەی کە گوێڕایاڵی باوکی نەبێ یاخود دایکی نەبێ و ببێتە هۆکارێک بۆی خێزان هەڵوەشێتەوە. زۆر باشە خاتوو ڕووپاک، ئەگەر هیچ شتێکە مابێت لە کۆتاییدا ئەمە هیچمان نەماوە و دەرفەتیشمان نەماوە. زۆر سوپاستان دەکەم، دەستان خۆش بێ بە هیوای خێزانێکی تۆکمە، بە هیوای کۆمەڵگەیەکی تەندروست.
بە هیوای ئەوەین کە بەڕاستی کچانمان کوڕانمان لە چوارچێوەی خێزانەکانمان بەحەسێنەوە و داوا لە کچان و کوڕانی خوارد تەمەەن 18 ساڵ دەکەم کە هەر ڕێکخراوێک یاخود هەر کەسایەتیەک بانگەشەی بۆ ئەوە کرد کە لە ئەدای دایک و باوکتان ڕازی نەبن سکاڵا بکەن بە هیچ زۆرێک بە دوای قسەی ئەو ڕێکخراوانە نەکەون هیچ کەسێک ئەوە بەڕاستی بکەنە مەبدە لە لای خۆتان هیچ کەسێک ئەوەندەی دایک و باوکتان بۆتان دڵسۆز نییە چونکە دایک و باوک ئەگەر ڕەفتارێکیش بکە کە زۆر بەدڵتان نەبێ بەڵام لە دڵسۆزیە هەر کەسێکیش کە دڵسۆز بوو بۆت ئەوە متمانەی تەواوی پێ بکە متمانە بە کەسێک مەکە تەنها دێ دەخولێک یاخود کاتژمێرێک قسەت بۆ دەکات دوایی لێت ناپرسێتەوە چیت دێ بەسەر دێ دوایی لە دەرەنجامەکانی ناپرسێتەوە ئێمە چونکە لە ناو کێشەکانی هەموو کۆمەڵگە بووین بە هەموو چین و توێژەکان لە دادگاکان لە خانەی بە ساڵات چوان خانەی داڵدەدان لە زیندانەکان لە ناو خێزانەکان دەزانین کە چی دەگوزارێت دوای ئەوەی کە خێزانتان هەڵبۆشێتەوە خێزانتان لێ تێک بچێت بۆیە ئارام بگرن و خۆتان بگونجێنن چونکە خێزانی تۆکمە دەبێتە هۆی کۆمەڵگایەکی تۆکمە. زۆر سپاس بۆ پارێزەر ڕووپاک ئەحمەد کە لەم تەورە لەگەڵمانە بووی زۆر سپاس دەکەین بۆ تەکانت.